بێگومان تەلەفۆنگەرێکی زۆرمان بۆ هاو زیاتر لە 450 تەلەفۆنی نەوحی لەلایەن هاوڵاتیان و خەڵکانێکەوە بۆ ژووری کۆنتترۆلمان لەگەڵەوەی کە هێڵی گەرممان دروست کرد بوو لە شێوەی هەردوو هێڵەکەمان 125 کە ئێمە دووتمانە لە ئانووساتێکە هاوڵاتی توانێت 6 پەیوەندی بگرێت 3 بە 150 بە 125ەوە لەگەڵ کە دەچوونە شوێنی ڕووداوەکان و شوێنگەلێکی زۆرمان هەبوو 19 شەقام و با بڵێم کۆڵانەکان ئاریشی تیا بوو ئەوی کە پەیوەندی بە ئێمەوە گیراوە دەخاودەقێ من لەو جێگایاندا تیمەکانمان ڕایەڵە کرد و لەوێدا بۆ فریادرسی بابەتی بەهاناوەچوونی خەڵکی و لە هەسێکەتەکانی گەشتی تایبەت هاوبەشیە کە ئاریشمان هەبووە ئەوەی کاری ئێمە بوو زیاتر لە 25 تۆمبیل کە لە ناو شەقامەکان و جێگانە قفڵبوونیان هەبوو و ئێمە کارمان بەیان کرد و لەبەر خنکانی جادە و ڕێگابانەکەن لەبەر لەگەڵەوەی کە خەڵکانی ماڵ مناڵێکی نوعی کاتژمارەیەک ژن و مناڵ لە ناو تۆمبیلەکان نابوون لەو جێگانەدا ئێمە دەرباسکردمان بۆیانە کرد و کۆمەڵی ماڵمان هەبوو کە ئەوەی کە زۆرترین ڕەنگە 35 ماڵێکمانەوە بەڵام 18 ماڵ و ماڵانە زیانی بۆیان دروست ببوو و لەگەڵەوەی بازار و دوکانمان هەبوو لە لێرە و لێ بە جوگرافیای جیاواز